سڵاوتان لەبێت بیسەرانی رادیۆی دەنجی کوردستان خۆشحاڵ و بەختەوەرین لە بەرنامەیەکی دیکەی بەرەو باڵایی هاتینەوە خزمەتتان. ڕێز و سڵاوی ستافی بەرنامەتان پێشکەش بێت. من جێگر محەممەد ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە بە یارمەتی هاوکارانم سیدار و بەهەز لەسەر ئامێرەکانی دەنگ ئمڕۆ لە خزمەتتان دەبین. بیسەران و جێگرانی بەرنامەی بەرەو باڵایی لە رادیۆ دەنجی کوردستان، ئێمە هەموو جاردەین ئەو کەسایەتە بەهێزانەی کە چیرۆکێکی گەورە لە ژیانیاندا هەیە دواتر سەرکەوتونیان بە خەڵک نیشانداوە دێن ئەو چیرۆکانە دەهێنینە نێستۆدیۆ ئەو کەسایەتە بەناوبانگانێکی بە شێوازێکی دیکە ئێوە ناسیوتانە دێنین لێرە بە شێوازێکی دیکە بە جیاوازتر لە جاران بە ئێوەیان دەناسین و لە زاری خۆیان لە ڕێگای پرسیارەکانی ئێمە وەڵام وەردەگرین. لە بەرنامەی بەرەو باڵایی دەمانوێت هەمومان سوود لەو ئەزمونە پڕبەهایانە وەربگرین کە ڕۆژگارێک ئەو کەسایەتیانەی ئەو ئەزمونە بەهێزانەیان هەیە لە خۆیان بەدەست دەرد و ناڵەی ژیانەوە زۆر خەفەتیان خواردەوە، بەڵام ئەو دەرد و خەفەتانیان کردو بە پایەک لە ئەوەی ئەو ئامانجەی کە لە بەرچاویان بووە لیان ون نەبێت. میوانی ئەمڕۆی بەرنامەمان میوانێکی ناسراوە لەلایەن هەمومانەوە بەڕێز کاک عەدنان عوسمان سینەماکار کە لێرە ئامادەیە و بزانم پێویست ناکە هیچ تعریفاتێکی دیکە بکەین. کاک عەدنان بەخێر بێی. زۆر سپاس لە بۆ جەنابەت و هەموو ستافە جوانەکەتان و رادیۆ خۆشەویستەکەتان. زۆر سپاس لە بۆ جەنابەت. کاک عەدنان جان دڵنیان لەوەی کە جەنابەت هەم لە ڕێگای ئیش و کارەکانتەوە خەڵک دەدناسێ هەم لە ڕێگای سینەمایەکەتەوە خەڵک دەدناسێ، بەڵام شێوازی بەرنامەکەمان لەبەرەوەی دووبارە ناساننەوەیەکە جیاوازتر لە بەشێک لە پیشەکەت بە بیسەران و بەبینەرانی ئێمە دەمانوێت لە زاری خۆت پێمان بڵێ عەدنان عوسمان چییە؟ زۆر سپاس. من ناوم عەدنان عوسمان شانازە. شاناز ناوی دایکی بابمە. باشە پێم خۆش بوو ناوێکی مێینە بە پاشناوی منەوە بیچن. ئەوش ئەوە تقریبەن 2 ساڵە ئەو شانازە بە پاشناوی منەوەیە. من ساڵی مانجی هەشتی ساڵی 1960 لە شارۆچکەی مەخمور سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووم. قۆناغی خوێندنی سەرەتایی ناوەندیم لەوێ تەواو کردووە، قۆناغی ئامادەیم لە هەولێر تەواو کردووە، کۆلیژم لە هەولێر تەواو کردووە. ئێستا هەوڵ بۆ خوێندنی ماستەرەکەم دەم هیوادارم کە ساڵی داهاتوو بتوانم دەست بە خوێندن بکەم. ئەم ساڵ قرار بە وەرگیرا بووم بەڵام شتێک هاتە پێش نەمتوانی. ساڵی داهاتوو هیوادارم بتوانم ماستەرەکەم تەواو بکەم و بە کورتی ئەوەیە و من سینەماکارێکم کە پێشتر کۆمەڵێک فیلمی سینەمایی درێژ و کورتە فیلم و ئەوانم دەرهێناوە. 2 کتێبی سینەماییم هەیە بە ناوەکانی چیرۆکی سینەما و بەشی یەکەمی سیناریۆکانم و ئێستا بەشی دووەمی ئامادەیە بەڵام چاپ نەکراوە. سەرنووسەری ڕۆژنامەی سینەما کوردیکا بووم کە ڕۆژنامەیەکی سربەخۆی سینەمایی تایبەتمەندە بە سینەما وەکو مێژووی ڕۆژنامەگەری کوردی یەکەم ڕۆژنامەی سینەمایی کوردی تایبەتمەند بە سینەما ئاماژەی بۆ دەکرێت 13 ژمارەی دەرچوو لەبەر هەندێک بارودۆخی دارایی بە کاتی وەستاوە و پرۆژەی زۆر زیاترم هەن زیاتر لە 65 فیلم وێ نەگرتووە و کۆمەڵێک فیلم مۆنتاژ کردووە و لە چەند فیلمێک ئەکتەر بووم، ئەکتەریشم کردووە و نووسەری سیناریۆ بووم. ئیتر کۆمەڵێک شتی لەو هەوەدا لە 6 ساڵی. کاک عەدنان جان لەگەڵ ئەو هەموو دەستکەوتەی هەیە دەمانوێت بزانین لە منداڵی لە عایلەیەکی فەقیر یان دەوڵەمەند یان هەموو شتێکی ئامادە گەورە بووی و لە دایک بووی یانیش ئەوە تا ئەگە بە شێوازێکی دیکە لە پرسیارەکە بکەم منداڵی چۆن بەڕێ کرد؟ زۆر سپاس. بەڕاستی ئەم زۆر چاوپێکەوتنم کردووە بەڵام ئەو پرسیارم هەرگیز لێ نەکراوە یان هەندێک زار بە خۆم لە پرسیارە دەزیتەوە. بەجددی من دەمەوێت زۆر ڕاشکاوانە
لەگەڵ بەرنامەکەی بەڕێست و جێگرەکان و جەنابەت قسە بکەم. ئەو سفرە هونەریە ئەو خوانە هونەریەی کە هەندێک خەڵک پێیان وایە لە ماڵەوە بۆ داخرایان بۆ ڕاخراوە کە هەموو شتێکی لەسەرە سێ و پرتەقاڵ و مۆز و ئیتر هەموو میوێکی جوانی لەسرە من ئەوم نەبینی. من بە شانازیەوە دەڵێم کوڕی هەژارێکم، بابم چایەتی بوو باشە، ئێمەی بە ئیش و کاری کرێکاری گەورە کرد، بەڵام ئەوەی دەجێڕنەوە ئەوەی کە بەخۆشم بەبیرم دێ ئەمن لە منداڵی کەسێکی بزۆک بووم، زۆر دەجولام، هەمیشە ئەکتیڤ بووم، هەمیشە حەزم لە شتی نییە بوو ئاشکرای بکەم، هەمیشە حەزم دەکرد کە شت بزانم، دایم ساعت بە دوای ئەوە شتە بووم. یەک شانسم هەبوو ئەمن ڕەنگە ئەو شانسا لە هەموو کەس نەبیتن یان لە هەموو خانەوادەیەک نەبی، ئەو شانسە ئەوە بوو کە ئەمە لە خانەوادەی مە جگە لە بابم هەمومان وێنەگر بووین، وێنەگری فۆتۆگرافی بووین، ئێجا وێنەگری شەمسی ئەوەی بە ڕۆژ یان وێنەگری گەڕۆک یان وێنەگری ستۆدیۆ، هەرسێکم ئەمن تاقی کردیتەوە بە هەرسێکیش تێدا سەرکەوتوو بووم. کاتی کە لە بۆ بژێوی ژیان ئیشی وێنەگرتنمان دەکرد هەستم کرد هونەرێکە باشە، بەڵام لە شوێنێکی داخراوی دوور دەستی وەکو مەخمور بەجددی هیچ نەمتوانی پەرە بەوە بدەم کە نزیک بمەوە لە هونەرەکە. هەوڵمدا فەرهادی برامیادی بەخێر ئێستا لە کەنەدایە زۆر یارمەتیدام، هەستم کرد دەمەوێت شتێکە فێر بم و چێژم وەگەر لە وێنانەی کە دەمگرت هەندێک زار وێنەکان ڕەشسوی و بە خۆم ڕەنگم نەکرد، زۆر چێژم وەرگرت، هەستم کرد شتێکی کە هەیە دەبی فێری بم. چوومە خولێکی مۆسیقا، بوومە عازفی درامس، زۆر باشی عازفم دەکرد، بەڵام ماوەیەکی کورت و ئیتر تێر نەبووم. هەستم کرد کۆمپۆزیشنەکە تەواو نییە، دەبێ ئەو تەکوینە تەواو بکەین. چون خولێکی شانۆیم کرد، لە خولە شانۆیەکە چمە ناو شانۆ زۆر بە قوڵی چمە ناو شانەوە، هەموو مێژوی شانۆ ئەوانم زۆر بە باشی خوێندەوە، وەکو ئەکتەرێکی شانۆی دەستم بە ئیشی شانۆ کرد. لە شانۆ زۆر پەرم بەخۆمدا وەکو ئەکتەر چوو بووم، پاشان وەکو نووسەریش ئەمن دەرکەوتم، پاشان وەکو دەرهێنەریش ئەمن دەرکەوتم، پاشان وەکو ئامادەکاریش دەرکەوتم. یەک دنیا مەسئولیەت و بەرپرسیارەتی هاوشتە سەر شانی خۆم لە شانۆ. لەگەڵ ڕاپەڕینی مەزنەکەی گەلی کوردستان لە ساڵی 1991 لەوێ وردە وردە کەناڵە ناوخۆیی و ئاسمانیەکان کەناڵە تەلەڤیزیۆنەکان مەبەستم، هاتنە شاشەکان بوونەوە، شاشەی کوردیمان بینی بەبێ ناوهێنان لە کۆمەڵک تەلەڤیزیۆن کارم کرد، کە لەوێ کارم کرد هەستم کرد دەبێت شتێکیکە هەیە من فێری بم، نزیک بمەوە لێی. هێشتا باسی سینێمامان نەکردووە، چوم لە رادیۆ ئامادەکار و پێشکەشکار و پەیامنێر و دەرهێنەر و ئامادەکار بووم لە چەند رادیۆیەک. دوایە کە لەگەڵ کامیرای تەلەڤیزیۆنی هەڵسوکەوتێکی زۆر باشمان هەبوو و عشقێکم هەبوو بەرامبەر بە کامیرا، چونکە کامیرا قەت لە مندا نەبڕاوە لە بچووکی هەتا ئێستاش. کامیراش بووە بەشێکی گرنگ لە ژیانم، زۆر گرنگ لە ژیانم. لە تەلەڤیزیۆن هەوڵمدا کە لەوێ جگەلەوەی کە بمە وێنێک لە تەلەڤیزیۆن بەشی دراماش وەربگرم، فیلممان دروست کرد لە تەلەڤیزیۆن. وردە تا چەند ساڵێکی کەم ئینجا هەستم کرد هێشتا شتێکی کە ماوە ئەو کۆمپۆزیشنە ئەو تەکوینەی ژیانی من تەواوبی، ئەویش سینەما بوو کە چوومە نابواری فیلم و فیلمسازی، هەستم کرد ئەو کۆمپۆزیشنە تەواو بوو و بە کۆمەڵە قۆناغی زۆر زەحمەت و ناخۆش گەیشتینە ئەوەی کە بتوانم بە شانازیەوە بسمە ئەکادیمیایەکی سینەمایی و خوێندنی سینەما بە شێوەی زانستی تەواو بکەم، جگەلەوەی کۆمەڵە کتێب خوێندتەوە لەسەر سینەما و کۆمەڵێک وەرکشۆپ و کۆمەڵێک هەروە وەکو گوتم ڕۆژنامەیەکی سینەمایم دەردەکرد و دوو کتێبی سینەمایم هەیە و پرۆژەی چەند کتێبێکی کەی سینەما. زۆر باش کاک عەدنانجان، بورە نامێ قەتعت بکەم، بەڵام یەکشت سەرنجیمنی ڕادشا لە قسەکانت لۆ نمونە ئیشکردن یان هەوڵدان لە بۆ فێربوونی درامەس
کە ئێستا کە ڕەنگە لە نێو کوردستان لەو عەسرە مۆدێرنە کە ئەو هەموو ئالەت و ئەو هەموو ئاسانکاری هەیە لە بۆ فێربوونی هەر ئالەتێکی مۆسیقی ڕەنگە پێنجدانەیەک هەبن لە کوردستان لە سەردەمێک بەر لە نەوەتەکان دێ ئیش لەسەر بابەتی نووسین دەکەی پێویستی بە باگراوندێکی قورس هەیە پێویستی بە کارکردنێکی پێشوەختەی زۆر قورس هەیە دواتر دێ هەوڵێکی دیکە دەپەڕیەوە لە بۆ بابەتی ئیشکردن لەسەر سینەما خوێندن لە بابەتە سینەماییەکان ئەو هەموو شێوازە جیاواز نانا یعنی خۆ دەزانی درامس ئێستاش ئالەتێکی زۆر نادرا یعنی ئیشکردن لە سینەما هەموو کەس ناوێری خۆی لێ بدا ناوێری شانی بداتە بەر لەبەرچی ئەو شتە ورد و قورسانەت هەڵبژارد دەزانی کاکە جێگر سینەما پەیوەندی بە هەموو ژیانەوە هەیە هەموو دیتێڵەکانی ژیان لەناو سینەما شوێنی دەبیتەوە بۆ نمونە ئەگەر ئەمن حەزم لە مۆسیقا بوو ئێستا کاتی کە لە درامس بە تایبەتی وەکو عازفێکی با بڵێن سەرەتایی دوایە ناوەندی زۆر پێشکەوتوونە کارم کرد و چوومە وەرکشۆپ و بەشداریم کرد و ئەوانە ئێستا کە ئەمڕۆ لە سینەما ئیستفادە دەکەم لە بۆ ڕیتم لە سینەما هەموو شتێک ڕتمە لە مۆسیقا لە ناو سینەما جێ دەبیتەوە ڕیتم لە ناو سینەما جێ دەبیتەوە فۆتۆگراف لە ناو سینەما کە ئەساسی وێنەی سینەمایی فۆتۆگرافە تەمسیل و نواندن و نووسین هەمووی ناو سینەما جێ دەبیتەوە یعنی ئەمن سواری کەشتیەک ببووم تقریبا دەتوانی ئەوها بڵێ باشە لەو کەشتیە گەشتێکم کرد لەو گەشتە لە هەر شوێنێک لە هەر دوورگەیەک دەبایە شتێک هەڵگرم تا گەیشتمە کەنارەکە ئەوە کەنارەکە سینەمایە باشە هەموو ئەو شتانەی کە لە قۆناغە جیاجیەکانی ژیانم بڕیم هەموو ئەو هونەرانی کە پێم گوتی من زۆر بەسەرحەت پێ بڵێم چێژم لە هەمیانەوە گرت ئەگەر ناتوانێت چێژ وەگرم ناتوانم بە ڕوح بسمە ئەو بابەتە یا ئەو هونەرێک کە من حەزم زۆر باش کاگەدنانجان لە جوابەکانت لە بۆ پرسیارەکانی من یان ئەوە تا وەکو هەمیشە لە ئیشەکانت بە لێزانانە دێ ڕێزکردن و داباشکردنی لە بۆ دەکەی کە ئەو هەموو سود وەرگرتن لەلایەنە جیاوازانە یان بابەتەکە پێشوەختە پلان لە بۆ دانراو بووە یان ئاراستەکراو بووە یان مەسەلەن کەسێک بێ یارمەتیت بە لە بۆ ئامادەت بکە لە بۆ شتێکی لەو شێوەیە لە بۆ دەرهێنەرێکی سینەمایی لە بۆ سەرنووسەرێکی گۆڤارێکی سینەمایی ئەو بابەتانە ئەتوی لە خۆت وەکو هونەرەکە دێ بەجوانی لە بۆ مەشەرحی دەکەی یانیش ئەوە تا شتێک لە ناو مێشکت هەبووە کارت لەسەر کردە تا پێ بگەی بڕواتەوی هەموو شتەکان من قۆناغی ژیانی خۆم بچەند ستێپێک تێپەڕیە باشە ئێستا کە هاتم بە خێرایی لێرە لەو نووسی چێژ وەردەگرم لە هەموو ئەو هونەرانەی لە هەموو ئەو بابەتانی کە ئەم پێی تێدەپەڕم و بڕوان پێیتی دەبێت بڕوان پێیبی بۆیە چێژی لێ وەردەگرم و خەونی پێوە دەبینم کە خەونم پێوە دەبی خەونم پێوە دیت هەوڵی بۆ دەدەم لە دوای هەوڵدان پێی دەگەم ناڵێم 100% هەموو بەرنامەی ژیانی من ئینسان زۆر ڕاستگۆبی زۆر ڕاشکاوبی زۆر خاچیبی قسە بکە خۆشترا ناڵێم هەموو بەرنامەکانی ژیانم بۆ چەند قۆناغە تێپەڕیە بەڵام بەجددی هەمیشە وام کردووە ڕەنگە هەندێک شتیش بەسەرم تێپەڕ بیتن کە وەکو ئینسانێک کە هەڵە بکاتن یان شتێکی با بڵێن بەسەر تێپەڕی بەڵام نا هەمووی بوو بەرنامە بەداڕێژراو نەبووە ڕەنگە نازم شانس ببێ ڕەنگە بەخت ببێ چکە من بەختم زۆر باش ئاگدار بە شانس بوو بێ نازانم سوتفەی ژیان ببێ نازانم چیە باس ئەوانەی کە پێم گوتی ئەو چەند دوورگەیە بە کەشتێکە پێیا تێپەڕین لە هەر دوورگەیەک شتێکم هەڵگرت تا لە ئەنجام هەمووی سینەما هەمووی کۆ کردەوە زۆر باش کاگەدنانجان ئەگەر بین دوولایەن هەڵبژێرین لە ژیانی جەنابەت پرسیاری لەسەر بکەین ئەو لایەنانەی کە زەحمەت زۆر دیوە ولا ئەو لایەنانەی کە دڵخۆشی تێدا زیاتر بووە دەمێ بپرسم لە ژیانی جەنابەت کامیان زیاتر بووە دڵخۆش بووی زیاتر یان زەحمەتت دیتە بێگومان هەردووکم بینیە وەڵام زەحمەتی زۆرتر بینیوە زەحمەتی زیاتر چونکە هەر فلیمێک کە دروستی دەکەینەوە هەر فیلمێکی سینەمایی درێژ دروستی دەکەی بێگومان بە 1 ساڵ کەمتر تاو نابی تەمەنی 1 ساڵت دەبە جگە لەوەی کە تەمەنی 1 ساڵ دەبێت 2 ساڵ خەریکی بی هەتا دابەشی دەکەی هەتا نمایشی دەکەی هەتا تەمەنی مایە چکە تەمەنی 2 ساڵە زۆر 3 ساڵە لە فیستیڤالەکان لە هەر فیلمێک 3 ساڵ تەمەن دەڕوە لە هەر ساڵێکی تەمەنیشت بەقەدەر 10 ساڵێکی ئاسایی هەیە
زەحمەتێک بە من نوو نەکردەوە بژێڕم لە فیلمی سێگۆشەی مەرگ لە بێخمە خەریکی وێنەگرتن بووین ئەو دیمەنانەی شەو کە تەسویرمان دەکرد لە 4:30 پاش بابن ئێوارە برادران دەستیان بە ئامادەکاری دەکرد دەبووە سعات 6 ئێوارە لەگەڵ تاریشی تەسویر بکەین تەسویر دەست پێ بکە هەتا 6 بەیانی ڕۆژهەڵ دێ 5:30 ڕۆژهەڵ دەهات دیمەنەکانی شەومان هەموو بەو تایمێ بوو کوڕێک هەبوو لەگەڵمان ناوی کاگیسف بوو تەباخ بوو چێشتی لە بەری دەنای ئەو ڕۆژە کاگیسف زۆر هەوڵی دابێتە سەر سەحنە سەر ئەو شوێنێک کە تەسویر دەکەین گوتی مامۆستا حەز دەکەم بێمەوێ گوتم باشە وەرە گوتم باشە مادەم دێی قاوە بینە چای بینە پسکی بیر نەستە لە بینە ئەوە بینە ئەوە چکە زۆرمان پێ دەچیت تقریباً 10 ساعت ئیش دەکەین گوتی باش هات شانسی کاگیسفی ئەو شەوی هەموو شەوەکانمە زەحمەت بەس ئەو شەوی زۆر زەحمەت بوو ئەو شەوی تێکێک هەبوو لەختێک هەبوو دووبارەمان دەکردەوە وە تەسویرەکەی زۆر سەخت بوو بە کامێرەی فایڤ تازە هات بۆ عێراق و کوردستان کە یەکەم فیلمی سێگۆشەی مەرجی پێشیدا ئەو وەکو مێژوو کاک محەممەد زانۆ وێنەگری بوو فۆکسی زۆر زەحمەت بوو کامێرەکە دەجوولا باشە شوێنەکەی دەبواە بجوولێ ئەو لەخت هەیە 22 تێکمان گرت 22 تێک کاگیسفیش ئەو هەبەر ئەمەمان ڕاوەستا کاگیسف خیندارە نییە باش ئەو کرێکارێک کە تەواو بووین چەپلەمان لێدا و خۆش بوو تقریباً پاش 5 ساعت تەواو بووین لە یەک لەختەی تقریباً 12 سانیەیی باشە کاگیسف بانجی کرد گوتم مامۆستا بە هەرمەتی 1 دقیقە دەتوانم گوتم باشە تۆزێک زوو بە بزانم چ دەوێ وەمزانی خەوی دێ دەوێ بڕواتەوە سیارەی بدەین نەویستەوە ئۆفیسی ئەوانە گوتی مامۆستا من خوێندەواریم نییە گوتم باش گوتی ئەم بە ژیانی خۆم بەس کرێکاریم کردیە گوتم ئۆکەی بڕۆ نامۆزوعەکە بزانیت چییە گوتی ئەمن لە ژیانی خۆم وەم زانیە بەس ئیشکردن بە کرێکاری بە ئارەقەی نیچەوانت ئەوە پارەی حەڵاڵە بەس بەڕاستی ئیشین گۆ زۆر قڕستر لە ئیشی کرێکاری زۆر زەحمەتیمان بینیەوە کاک زێگر بەناو حەقلی مینی داچوونە نەمازانیم مینە بەخۆمەوە بە گروپەکەم لە شوێنێک ماینەوە کە لە ئاخر فیلمم بەفری گەرم لە شوێنێک ماینەوە کە شانس یاوەرمان پێم گوتی بدایەت شانسم زۆر باشە شانس یاوەرمان بوو ئەو شوێنی گورگ بووە باشە شەوان بەفریش بوو سەرما بوو شەوان ڕەوە گورگ بەو شوێنەدا هاتیە چەندین جار خەڵکی بردێ خەڵکی خواردیە و ئازاری خەڵکیدایە ئەو شەوی هەتا 4:30 بەیانی ئەم لەوێ تەسویرم کردیە بەبێ ئەوەی بزانم کە ئەو مەلوماتە بزانم لە بۆ بەیانی خەڵکیت کە پێیگوتیمە زۆر زەحمەتیمە بینیوە ینی زەحمەتەکان لە خۆشەکان زیاتر خۆشیشمان زۆر بینیوە بەڕاستی بەڵام زەحمەتەکان زۆرن لەنا هەموو زەحمەتەکانیش خۆشی هەیە دایمەن ئێمە لەسەر ئیشی فیلم و سینەما و ئەوانە بەڕاستی زۆر قسەی خۆش و نکتەی خۆش و بەسەرهاتی خۆشمان بە دروست دەبێت ژیان هەمووی ڕەش نییە تۆسێک ڕەنگاوڕەنجی شێ بەڕاستی بەڵام زەحمەتیمان زۆر بینی قەشە مامۆستا یەکشت لەلای من پرسیارێکی وردە زۆر جار لە دانیشتنێکی هونەری کە دەڵێن دانیشتنێکی هونەری کۆمەڵە هونەرمەندێک دانیشتیان لەسەر پرۆژەیەکی هونەری دادەنیشی لەوانەیە نیوەی یان کەمتر یان زیاتر دەرێت با بە فشەیەدا تو ها بە جدی وەرمەگرە بەس دەمەوێت لە جەنابەت بپرسم ئەو هەموو بەرپرسیارەتێت لەسەر بابەتە هونەریەکان لەبەرچی لۆ ئەوەندا بە وردی مامەڵە لەگەرکارە هونەریەکانت دەکەی سینەما هونەری وردەکاریەکانە یەک پێناسێ زۆر خێرا و زۆر بەسیتی سینەما هونەری دیتێڵە هونەری وردەکاریەکانە بە ورد نەبی زۆر ورد نەبی لەگەڵ ئیشی سینەما ناتوانانی مۆفەقی ناتوانانی سەرکەوتوبی خەڵک هەیە بۆ خۆی ئەم باسی خۆم دەکەم باشە من زۆر وردم سینەما ڕنگدانەوەی لە ژیانی ڕۆژانە و تایبەتی و پەیوەندەکانیشم هەیە باشە چکە کۆنتڕۆلی کردیمە ئەوەن بیدای دویستم کۆنتڕۆلی کەمە ڕاستە سەرکەوتوو بووم بەڵام ئێستا ئەوە منی کۆنتڕۆکردی هەموو ژیانی منیشی کۆنتڕۆل کردی کاریگەری لەسەر ئاسابیشتە بۆ مامۆستا بەڵێ هەیە زۆر باشە دەمێ پرسیارێک بکەم ڕەنگە لە خۆت حەز لێ نەبی و پرسیارت لێ بکەم بەڵام من پرسیارەکەی دەکەم چەند کەس فێرە ئیشی هونەری کردیە حاسی بەمان نەهینە زانی ئەمن یەک لەو کەسانم کە ناسراوم ڕوحی هاوکاریم زۆرە هەمیشە حەز دەکەم ئەوەی کە دەیزانم دابەشی بکەم پەخشی بکەم ئەوەی کە دەیزانم خەڵکیت کەشفێر بکەم
نازانم بە ژمارە بەڵام هاوکاری زۆر خەڵکەی زۆرم کردیە. واتت پێی دەڵێ هاوکاری ئەم دەڵێن فێرکردن یعنی پرسیارەکەم لەسەر فێرکردنە ئەتوو بە خاچی بوون وەڵامەکەی دەدێ من بەڵام من پێم خۆشە ئەوانەی کە لە لایف دەمان بینن جیان لە ئێمە یان لەوانە یەکێک لەو کەسانی کە فێرت کردیا حەزی لێو شانازی بەبەر بکەوی بە فێرکردن باسی بکەنێک بە هاوکاری. ئەمن سپاسیان دەکەم و کۆمەڵێک دڵسۆزم هەن کە هێتا ئێستا شاناسی بۆی دەکەن کە ئەمن لە سینەما زۆر هاوکاری بکردن یان فێرم کردن یان لە قۆناغە سەرەتاییەکانی فێرکردن یان لە قۆناغە با بڵێم ناوەندەکانی فێربوونیان لەسەر فیلم و سینەما یان کامیرا و دەرهێنان و سیناریۆ و کۆمەڵێک شتیکە ئەمن هاوکاریان بووم یان با بڵێن قسەکەی جەنابەت فێرم کردوون زۆر بیان شانازی دەکەن و هەندێکیان لە بیریان چووە بەڕاستی. مامۆستا قەدریان زۆر لێ کردی لە چی؟ وڵایە من پرسیارەکەم گشتیە لەسەر بابەتی فەنی لەسەر بابەتی حەقدانی ئەو هەموو مادی بوونێ کە ئێستا چەند نمونەکرد لە بۆ ئێمە باس کرد کە دڵنیام دەیەها نمونێ دیکە هەیە کە کەسێکی لە ساحەکەی زۆر زەربەتەنێی بووی لەسەر جیرفانی خۆت و لەسەر بەنزینی سیارەی خۆت و لەسەر حەق خواردنی خێزان و دەوروبەرت ئیشت کردیە لە بەرامبەر ئەوەی کە پاداشتت بکەن غەدریشان لێ کردی دەمێ برێ یان پرسیارەکەمەوە هەیە. پرسیارەکان قورسە بیرکردنەوەی دەوێت وەکو گوتم من زەحمەتیم زۆر بینی و زەحمەتیم لەسەر ئەعسابی خۆم و ئەو قۆناغانێکی بڕیتم لەسەر ئەعسابی خۆم و هەندێک جار لەسەر جیرفانی خۆم و ماڵ منداڵیشم حیساب بووە. بە نمونە فیلمی مەملەکەتی مێروولەکان کە دروستمان کە ساڵی 2016 لەسەر کارە نەگریسەکانی تیرۆریستانی داعش بوو کە کچی کورد دەڕفێن و ئیتر شتی زۆر نامنتقی بەرامبەر بە گەلی کورد دەکەن و شەڕێکی نەخوازراویان توش کردووە. فیلمەکە چەند فیستیڤالێک گەڕا و کۆمەڵی خەڵاتی وەرگرت و ئێستا کە خەوتووە لە ماڵێ ناو لاپتۆپ و ناو هاردەکەی من. بەڵێ ئەو فیلمە لەسەر جیرفانی خۆم یعنی وەکو کەرتی تایبەت کردمان و من کۆمپانیام نییە و من هیچ ئۆفیزیەکم نییە باشە لە جیرفانی خۆم کردم من سیاری خۆم فرۆشت و زێڕی ماڵێن فرۆشت و تا ئێستا کە ئاخر جار سیم کارتی کۆڕەکەم لە بۆی فرۆشت 436ەکەم و هەتا ئێستا کە قەرزاری ئەو فیلمە باشە قەرزاری خەڵکم لەسەر ئەو فیلمە و ئەو فیلمە یەک نەیتوانی لەسەر بابەتێک هەندە گەورە و نیشتیمانیش بەڵێ مێژووە باش مێژووە بەدەستی من نییە. یەکێک لە پرسیارەکانم کە ڕەنگە پەیوەندی بەو وەڵامی تو هەبیتن دەپرسم ئەوەندەی لە بۆ سینەما ڕات کرد و هەوڵتدا ئەوەندە لە بۆ پارە هەوڵت داوە ئەگەر یعنی بە برادرانە بپرسین یان ئەوە بە دانیشتێکی ئاسایی پرسیار لێ بکەن کو وەڵام دەدەیەوە یعنی بە ڕەئی تو باشتر بوو لە بۆ پارە هەوڵت دابیانە بۆ سینەما. دەزانیت سینەما پەیامێکی ئینسانی هەیە پەیامێکی مرۆڤ دۆستی هەیە جاروەیە لە فیستیڤالی قەرتاز بووین جوابەکەت دەمە بەڵام ئەو پەیوەندی بە فیستیڤال بە باش جوابی جناوت هەیە لە فیستیڤالی قەرتاز بووین بە فیلمی مەملەکەتی مێروولەکان بەشداریمان کرد بوو چون داوەتی سەفیری عێراقم کرد چوومە سەفارەت و داوەتم کرد گوتم حەز دەکەم بێ فیلمەکەت ببینی گوتی باشە دێم هات فیلمەکەی بینی هۆڵێکی زۆر گەورە بوو نزیکەی 800 کەسی دەگرت ئەم لە تەنیشت سەفیری دانیشتبووم کە فیلمەکە تەواو بوو پیرۆزبایی و نازانم چ ئەوشتانە خلاص بوو ئێمە لە بەشی پێشبڕکێی سەرەکی بووین لە هەموو دنیا 13 فیلم بەشداری کردو یەک لە فیلمانە مەملەکەتی مێروولەکان دەرهێنانی من بوو کاک شەهرام نامیقی ئەکتەریشم لەگەڵ بووم سەفیر وەکو خەڵکە سەپرای لێدا ئەوشتانە و پیرۆزبایی کردو گوتم ئوستاز ڕەئیت چ بوو بە عەرەبی قسەم کرد لەگەڵی گوتی هیچ بەڕاستی من پێم وابوو کە فیلمەکە خراپە باشە گوتم یعنی چ هیچ گوتی ئوستاز عەدنان ئەتوو فیلمێکت دروست کردووە هاتی لەگەر 12 فیلمی دیکەی جیهانی لەم فیستیڤاڵێکی زۆر گەورەی جیهانی بەشداری دەکەی و باس لە مەعاناتی خۆت دەکەی ئەتوو هاتی لێرە سەری کوردت بڵند کردیا بەڕاستی زۆر 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 مەردانە قسەی دەکرد سەری کوردت بڵند کردیا داسی یەک دنیا مەعانات و کێشەی ئینسانی دەکەی ئەتوو دەتەوێت ئەمن لەسەر فیلمەکەی تو قسە ئیزافیم هەبی قسە ئیزافیم نییە ناتوانم قسە بکەم لەسەر فیلمەی چکە بەڕاستی هەموو پەیامەکان گەیان لۆیێ زۆر شتمان کرد
زۆر هەوڵماندا یانی دەتەوێت پێمان بڵێ ئەو دەستکەوتانە یان ئەو بابەتە مێژیانە گرنگترە لە پارەکە؟ ساینسی پارەش پێویستە لە بۆ هەندێک جار لە بۆ سوبەت و پێکەنین لە بینی خۆمان بینی برادران دەڵێن قینا ئێستاکە لە ڕادیۆش دەڵێن با خەرچی بێبی دەڵێم ئەگەر ئەو 30 ساڵەی فڕنێکی سەمونم هەبایە هەر ڕۆژەی بای مەسەلەن بای 25,000 قازانزم بکرد با ئێستاکە من وەزم زۆر جیاوازتر دەبوو باش تێبگەست دەڵێم لێ حەزم لە ئیشکردنە حەزم لە کەسابەتیشە بەڵام هیچ کەسابەتێک ناکەم زگە لە چکۆخنەرەکەم پێم گوتی سینەماکەم کۆنتترۆلی هەموو ژیانی کردو بەڵام لەگەڵ ئەوەی سینەما پەیامەکی زۆر ئینسانی هەیە زۆر سیاسی هەیە لە فیستیڤاڵی دیتمۆڵد بووم لە ئەڵمانیا کاتێککە بانجیان کردمە سەر ستێج گوتیان فلان دەرهێنەر هاتووە لە عێراق مشتمە سەر ستێج قسە بکەین گوتم ببورن یەک گەڕەت هەیە هەڵە هەیە دەبێ ڕاستیکەینەوە پێش ئەوەی گفتوگۆ بکەین وتیان فەرموو گوتم یەکەم شت ئەمن لە عێراق نەهاتوم لە کوردستان هاتووم دووەم ئەمن عەرەب نیم کوردم فەرموو با قسە بکەین تەمان ئەو قسەیە پاش ئەوەی کە تاریک 20 دقیقە قسەمان کرد مناقەشەمان کرد ئەو قسەیە زۆر خەڵکی ڕەنجاند بەس ئەو پەیامە بەچێ گەیشت بە تەقریبەن 35 وڵات نوێنەری لێ بوو ئەو پەیامەی پێگەیشت بەڕاستی زۆر گرنگ بوو تووشی یەک کێشەی زۆر گەورە بووم لەگەر هەندێک تورک لێن دەرێ تقریبا 20 هەندێک تورک لێن دەربوون دەرهێنەر بووم بەشداریان کرد تووشی کێشە و سەرێشەی زۆر گەورە بووم و توانیم زۆر بە ئاسانی خۆم لە کێشەکان دەرباز بکەم چونکە من لە سەحاقم هیچ قسەی خراپم نەکرد بوو باسی خۆم کرد دەرەوە من لە کوردستان هاتیمەوە کوردم قەزم چییە کاکەزێگر قەزم ئەوەیە مەبەستم ئەوەیە هەندێک جار سینەما دەتوانی پەیامی زۆر ڕاستە خۆ بگەینیتن لە بۆ مێژوو تۆماری بکاتن بەڵام ڕەنگە نازانم وتارێک یان با بڵێن هەڵوێستێک یان هاوکاریەک یان یارمەتیەک نەتوانی ئەو مۆرکە نەتەوەیی و مێژووی پێوە بیچن ڕەنگە مۆرکەشی نەتەوەیی و مێژووی بە موقەتی کاتی پێوەوی بەڵام فیلم و سینەما کاریگەری ڕاستەخۆی هەیە لە دەیان وڵات جێمان لێ بۆ کە سینەما فیلم توانیتی ڕێڕەو بگۆڕی توانیتی پەیامی زۆر گەورە بگەین تانیتی کۆمەڵێک بڕیاری حکوومەت بگۆڕی دەزانی چەند نمونێکمان بین بەڵێ نمونەمان بینیوە جگە لەوانە هەتا ئێستا فیلمی کوردی با بڵێن سینەمای کوردی نەیتوانیە بیان با بڵێن لەسەر ئەو پەیامانە ئیش نەکردو کە بتوانانی بڕیار بگۆڕی بەڵام توانیتی دەنگی کورد وەکو کورد لەلایەنە سیاسیەکەی لەلایەنە کۆمەڵایەتیەکەی لەلایەنە ئینسانیەکەی بە دنیا بگەینیتن بەجددی ئەگەر منیش سینەماکاریش نەبم باسی منیش نەبیتن بەجددی ئەوە جێی تەقدیرێکی زۆرە باش ئەگەر ینی بابەتەکە پرسیارێکی کۆمەڵێک گوردە کاری تێدایە بەڵام بەشێکە لە خەیاڵش ئەگەر تەمەند دووبارە ببتۆ هەمان ئەو هەوڵە لە بۆ سینەمادایە لە بۆ کوردستان کە بەشێک لەو هەوڵانت نەبینرایە لە خۆشت باش هەست بەو بابەتە دەکەی و پێشتریش ڕەنگە پرسیارم لەسەر ئەو بابەتە کرد دەبیتن دووبارە ئەو هەوڵانە دەدەی و کە نەبینرایە من لە فیستیڤاڵی قاهیرە بووم لە فیستیڤاڵی قاهیرە بووم پەیکەری کەلسوم هەبوو یاندا بوو کاتی کە مسڕیەکان و عەرەبەکان دەهاتن ڕسمیان لەگە پەیکەری کەلسوم دەگرت کوڕنەوشیان دەبرد ئەوجا ڕسمیان لەگەڵ دەگرت نازم وەڵامەکەم گەیشتیان نەگەیشت سانی تێکەڵ بۆ تێکەڵ مەسەلەی سینەما مەسەلەی ئەوە نیە تۆ بچێ ژوورێک لە ژوورەکەی خۆت بگۆڕی بێ دەرێ بەبێ ئەفەندی یان جلوبەرجی کوردی یان جلوبەرجی ڕیا وەرزشی دەبەربیت مەسەلەکە ئەوە نیە زۆر لێزانانە وەڵامی من دەدەیەوە یعنی مەسەلەن ئەو هەموو هەوڵە ئەو هەموو کاتە ئەو هەموو پارەیە ئەو هەموو چەمەنە دووربوون لە خانەوادە دووربوون لە برادر لە دۆست لە کۆمەڵێک ئیلتزاماتی کۆمەڵایەتی دوورکەتیەوە لە بۆی فیلمێک ئینتاز بکە یەک فیلم باشە و فیلمەکەش حەقی ئەو ماندیبوونەی پێ نەدرا کە باسی کە تازە 5 ساعت لە بۆ 12 چرکە دانیشتینە یەک ستافی گەورە کۆمەڵێک ینی مەسارف شتی دیکەی هەبووە و ئامانجەکەی کە هەد بووە ئەوەی کە نەفسی و شەخصی بووە پێکایتت بەڵام بەشەکەی کە پەیوەندی بە کۆمەلگا و بە دەوروبەر و بە جیهانی هەبووە هۆکار و یارمەتی دەرنەبەلەوەی بیپێچی هەمان ئەو هەوڵانە دووبارە دەکەی وەزارەتی دیسانسی کورد بێ پشت بە نایە لە دەرێ ئەگەدار بە ئەو قسەی ڕاست پێ بڕێم عادی لە ناوخۆ لە ناوەخۆ
واز بینە جێگرت هیچ مشکلەوە مەکە. زین چێت ئەمە میلەتە چین چێژ لە هەموو شتێک نابینین، چێژ لە شتە جوانەکان نابینین. هەندێک زای ئینسان توانین چێژ لە شتە ناخۆشەکانیش ببینیتن. لە فیستیڤالی قاهیرە بووم، لە فیلمی سێگۆشەی مەرگ لە بەشی پێشبڕکێی جیهانی بەشداریم کردو. لە هەموو جیهان ئەو فیلمانەی کە هاتبوون 16 فیلم بوون. یەک لە فیلمەکان فیلمی سێگۆشەی مەرگ بوو. فیلمی من منافس بوو لەگەڵ فیلمێکی دیکە، فیلمەکە ناوی تۆرابۆرا بوو، کوێتی بوو. فیلمی تۆرابۆرا بزانم 5 ملیۆن دلار بودجەتی بوو. باشە کە دەرهێنەری فیلمی تۆرابۆرا دەهات هەموو کەس دەیزانی لە فیستیڤالەکەی ئەوە دەرهێنەرەکەیتی. بەڵام کە من دەهاتم کەس نەیەزانی من دەرهێنەری ئەو فیلمەم. با پێت بڵێم لەبەر چ؟ پێشەوەی بڵێ لەبەر چ؟ پێت بڵێن لەبەر چ؟ چونکە سەفارەتی کوێت بە سەفیرەوە بە ستافەوە لەگەڵ ئەو کوڕە بوون، حیمایەتی ئەو کوڕیان دەکرد دەرهێنەرەکەی وە ستافەکەی بە بەردەوام لەگەڵی بوون، تەقدیریان دەکرد و احترامیان دەکرد. باشە؟ ئۆکەی. چونکە کوردستان دەوڵەت نییە، ئەمن لەوێ هیچ سەفیرێکم نەبوو. ئەوەی هەبوو نەبوو لە سەفارەتی عێراقی بەڕێوەبەرێکی گشتی بوو، کورد بوو. کاک زەمال یادی بەخێر، زۆر سپاسی دەکەم، هاوکاری کردین و لەگەڵمان بوو هەندێک شت. بەڵام بەڕاستی کاک زەمال کیفایەت نەبوو. دەبای وەکو دەوڵەت لە پشتت بن. باش تر هیوادارم گەیشت بێ پرسیار وەڵامەکەت گەیشت، دەست خۆشبی. کاک عەدنانجان، دەمەوێت پرسیار لەسەر بابەتی بربەستەکانی خوێندنی ماستەرت بکەم. ئەگەر پێت خۆش نیە دەتوانی وەڵام نەدەوێت. بەڵام لێرە لەو بەرنامە جیاوازتر لە بەرنامەکانی دیکە هەموو ئەو ئاستەنجی و ناخۆشیانێک کە لە بەردەمت هەیە و دەتوانی ئینسان خۆی لەبەر ڕابگری، هەمومان ئەوانەی کە جێلی ڕادەگرین سوودی لێ دەبینین. ئەو ئاستەنگانە لۆ یعنی لە مقدیمەی بەرنامەکە لە پێشەچی بەرنامەکە سارد بوونەوەم پێوە نەدیتی. نەدگۆ وازم لە ماستەر هینەوە لەبەر کۆمەڵێکەوە کار گوتت، یعنی کەمەک دابڕام و دەست پێ دەکەمەوە. ئەو ئاستەنگە قورسانەی کە هەمیشە دێنە بەردەمت لەبەرچی ئەتو سارد ناکەنەوە، بە تایبەت ماستەرەکە. ئەمن کەسێکم زۆر بڕوان بخۆمەیە. هەمیشە لە هەر شوێنێک بوومیان کەسی یەکەم بوومیان کەسی دووەم بوو و برزەکەشم ها دەڵێتن قەت کۆم نادەم زانی ئەگەر ئامانجەکەمەبی هەمیشە لێ تێدەکۆشم، هەمیشە هەوڵی لە بۆ دەدەم. ئەمن حەز دەکەم بزانی کە 4 ساڵە ئیمتحانی ماستەرم کردیەوە و ناجحیش بووم. هەتا بتوانم وەربژێم، یعنی ئیمتحانی چ پێدەرێن کەفای عەلمی، چ پێدەرێن زانستی، باشە توانستی زانستی سەرکەوتوش بووم. دەرەجەکەم 80 پۆینت هەندێک. بەڵام چونکە مامۆستای تایبەت نەبوو، ئەوانیش ماستەرەکەیان نەکردەوە، تووشی هەندێک هەڵی ئیداری ئەو شتانە بوون. باسی زانکۆی سلێمانی دەکەم. لە زانکۆی سلێمانی تەقدیم کرد. ئەمن دەرسووی زانکۆی سلاحەدینم، بەڵام لەوێ گوتیان ماستەر دەکەینەوە، مامۆستامان هەیە و لەوێ تەقدیممان کرد. کۆمەڵک قوتابی بووین. هەتا ئەو ساڵ چەند ساڵە هەر نەدەکراوە ئەوانە تۆزە کێشە و مەشاکلی ئیداریان هەبوو، مامۆستایان نەبوو. ئەم ساڵ موافقەش هاتەوە لە خوێندنی باڵا گوتیان بیکەنەوە. ئەو ساڵیش لەبەر مەسەلەی کۆرۆنا ئەوانە مامۆستایەکان وەبزان دووسەیەکیان تووشی کۆرۆنا بوون و دانەچیان ئیستیقالەی کردیە لە سەرۆک بەشی سینەما ئەوانە. لێ ئەمەش بەڕاستی نەمانتوانی دەست پێ بکەین، بەڵام بڕیار وایە ساڵی داهات و پێم وایە دەست پێ دەکەین. یعنی سەرنجەکەم تەواو بەسار نەبیوە. 10 ساڵیت کرد سارد نەبوو. 20 کرد. زۆر باش. ئەگەر بێن پرسیار لە سەر دەرهێنان و یاخود ڕۆڵبینی بکەین، کامەی لە لای تۆ چێژ بەخشترە هەر لە بواری سینەما هەردووشی؟ دەرهێنان و ئەکتەری کامیان چێژ بەخشترە؟ بەڵێ، ینی چێژ بەخشترە لە بۆ جەنابەت حەز لێ کامە ئیش بکەی، دەرهێنەر بیان ئەکتەر بی؟ حەز دەکەم وێنەگەر بم. وێنەگەر چونکە 60 و قسوور فیلم من تەسویر کردەوە زانی. بەڵام کە چوومە بەشی سینەمای کۆلێژی نوورزانەکانی زانکۆی سلاحەدین، لەوێ دەرهێنانم خوێند، لەگەڵ دەرهێنان سیناریۆم خوێند. پێشترش بێگومان ئیشی دەرهێنانم کردبوو، بەڵام هەموو عشق و
خۆشەویستی من لە سینەما لە ڕێی کامیرەوە چەکەرەی کورد و با بڵێن گەورە بوو بۆی هەتا ئێستا عشقی من هەر بۆ کامیرەیە. مامۆستا پرسیارێک هاتووە لە کۆمنت لەگەر یەکێک لە پرسیارەکانی من یەکتر دەگرێتەوە دەڵێ ئەو هەموو سەرکەوتنە دیارە زۆر بە وردیجێ لە بەرنامەکە لاگرێت ئەو هەموو سەرکەوتنەی کە بەدەستی هینایە ئەو هەموو شتێک کە پێی گەیشتە باڵپشتیکەری هەبووە یارمەتیدەری هەبوو یان هەر بەخۆی بەتەنها لێ تێکۆشایە. پرسیارەکەی میش ئەوەیە ئەگەر لێکی بدەین کەسێ خۆت بە قەرزاری بزانی ینی هەر لەو مەجاالێک کە بەخۆت هەستێتەوە لە مەجای سینەما بەڵە بەڵە قەرز وەکو قەرز نا بەڵام وەکو ڕێز باشە وەکو احترام بەڵێ هەیە بەڵێ هەیە مەسەرەن مامۆستا مەهدی مێد یەک لەو کەسانەیە کە من شانازی پێوە دەکەم هەمیشە و ئەنوەر سندی یەک لەو کەسانەیە و چەند کەسێککە لە دەرەوە هەن دەرهێنەری زۆر گەورەن کەسێککە هەیە دەرهێنەرێکی ئیسرائیلیە ناوی مستەردانە هەمیشە پاڵپشتی بابێن لە ڕووی ئامادەکاری شتەکانمەوە ئیشەکانم هەمیشە کۆنتاکتمان هەیە پەیوەندی ماو زۆر باشە و ڕاوێژی پێ دەکەم و کۆمەڵک خەڵکی دیکەش هەنم سپاسی هەمیان دەکەم بەڵام بە گشتی نازانم سپاسی قەرزار یعنی شتێکێ بەڵام من سپاسی هەموو ئەو کەسانیان دەکەم کە وشەیان فێر کردوون و ئەمش خەڵکم زۆر فێر کردو ئەگەر سپاسیشم نەکەم زۆر ئاساییە و ماسییان دەکەم. مامۆستا لەگەرەوەی ڕوحێکی زۆر جوان لە ناو هونەر بەگشتی و سینەما بە تایبەتی هەیە بەڵام هەندێک شتی ناخۆش و نامۆش تێدا هەیە لەگەڵ ئەو هونەرە جوانە لە مەزیستێکی زۆر دۆستانە و برادەرانەدا دەنیشی بیرۆکەی فیلمێکی زۆر جوانت هەیە بیرۆکەی سیناریۆکی زۆر جوان هەیە بەڵام تەمەشا دەکەی 2 هەفتە دەڕوا کەسێک هەستا ئەو بیرۆکە و ئەو سیناریۆی جەنابچی بردی و کردی تێ فیلم دەزیان لێ کردی بەڵێ زۆر هەر هەمان ئەو چیرۆکە وەمزانی دەزانی ئەو چیرۆکەی مۆڕەکەم کرد بەڵێ ڕوویدا و جارێکیان گەیشتە قۆناغی تەسویرکردن و هەتا ئێستاکەش هیچم بە برادران نەگوت بەڵام 2 جار نەمهێش بواتە قۆناغی وێنەگرتن ڕاتگرت بەڵێ زۆر باش جوابی ئەو قسەیە پێم گوتم پێویست بە یارمەتیە هاوکاریە من دەزانی ڕۆحی من لە بۆ هاوکاری زۆر فراوانترەکە لەوەی لەو تەسبینی کە ئەتو بیری دەکەیەوە هاوکاری دەکەم و ئەدبی ئەو چیرۆکی خۆشم دەدەمێ هەر بە ناوی خۆتی بکە بەڵام یارمەتی بکرا داوا بکە. زۆر باش مامۆستا جەناب یەکێک لەو کەسانەی ئەوە دوا پرسیارمە یەکێک لەو کەسانەی کە لە مقابلاتەکان و لە دانیشتنەکان هەمیشە لە قسەکردن ورد و بەسەرنج و زۆر بەڕێک و پێش حسابی پێش قسەکان و پار قسەکانت کردیە بەڵام ئەگەر پرسیارێک لە جەنابەت بکەم بەر لەوەی بێ بەرنامەکە دەزانم ینی کەمتر خۆت لە بۆ بەرنامە و پرۆگرام ئامادە دەکەی بەڵام حەزت دەکرد چ پرسیارێک لێ بکە؟ حەزم دەکرد 2 پرسیار هەبوو حەزم دەکرد پێم بڵێ وازە سینەما دەینی تێکماندەم گوە نەخێر حەزم دەکرد پێم بڵێ خەونت چییە پێم دەگوتی ئەگەر تەندروستی بەو شێوەی کە ئێستا هەیە چکە ئێستا تەندروستیم زۆر باشە بەو شێوە بستە پێش کۆمەڵێک پرۆژەی زۆر گەورەم هەیە پرۆژە گەورەکان دەمەوێت جێبەجێ بکەم و ئەگە پێم بگوت باە ئەو پرسیارە لە خۆمی دەکەم کاکاری جێگەل و لێر دانیشتە نانەوە بەشەکە لە پرسیارەکەی ئەگە پێم بگوت باە لە بۆ لاوان و گەنجان چت پێەیە دەمگوت ئەوەی کە لە بۆیانم کردیە پێم وایە 1% هێشتا ئەمن 99% خەرزارم هەر حەز دەکەم 10 ساڵی کەشبی خەون بۆ دەبینم ئەنی سوتەکی کوردی سینەمایی لەسەر خاچی کوردستان دامەزجێنین
هەرچی کەس هەیە حەزی لە سینەمایە فێرە سینەما بکەن فێرە ئەو هونەرە جوانە بکەن کە لە داهاتوو بتوانێت خزمەتی نەتەوەکەی و وڵاتەکەی و کوردستان و کورد و هەموو کوردستانیانی پێ بکاتن و بتوانێت مەعاناتی هەموو کوردستان بە هەموو کونجێکی ئەو دنیا بگەین چکە بەڕاستی سینەما کارێکی تاکە کەسی نیە کارێکی دەستە جەمعیە دەبێ هەمومان پێکەوە زۆر بە وردی زۆر بە سەرنجەوە زۆر بە زانستی بچینە ئەو هونەرە تا بتوانین هەموو دنیا لە کێشە و ئاسارەکانی خۆمان ئاگدار بکەینەوە و لە گەشتبینیەکان و پێشبینیەکانی خۆشمان ئاگدار بکەین بێگومان سینەماش پەیوەندی هەیە بە پێشبینیش نەک هەر گەشتبینی بە پێشبینیش کۆمەڵک فیلم هەیە لە دنیا دەبینی کە ئەگەر دێژم کردو کەتم کردم کێشانی کۆمەڵک فیلم هەیە لە دنیا پێشبینی دەکاتن وەکو فیلمی مەسەلەن ئاڤاتار و شەڕی ئەستێرەکان و کۆمەڵک فیلم هەیە پێشبینی دەکاتن کە لە داهاتوو ڕوو دەداتن بێگومان ئەو قۆناغا ماوە لە بۆ سینەماکاری کورد بەڵام کردنەوەی ئەو ئەنیستوێتیان ئەو پەیمانگا هونەریە سینەمایی کە هەموو کەسێک لە هەموو تەمەنێک بتوانانی لێی بخوێنی لێی فێربی مەڕاستی ئەوە یەک لە خەونەکانی منە. یەکێک لە گرفتەکانی بەرنامەی بەرەوباڵایی ئەوەیە کە کەسێکی زۆر پڕ ئەزمون دەهێنی نێرە میوانی دەکەین ناتوانین بە 30 دقە لە بە 35 دقە حەقی ئەو هەموو مادیبوونەوە هەموو دەستکەوتەی بدەین 5 دقەی کاتی پرۆگرامەکانی دیکەمان خواردگەیانمانە 40 دقە بەڵام هەر قەرزار بووینەوە. سپاس لە بۆ ئامادەبوونێت بە ڕێزکاک عەدنان عوسمان سینەماکاری کوردستان و نێودەوڵەتی کە لێرە ئامادە بووی. سپاس لە بۆ هەموو ئەو کاتێکی بێمەت بەخشی وەڵامی پرسیارەکانی ئێمە داوە. هەموو سپاسی جەناب و هەموو ستافەکە و ڕادیۆ جوانەکەتان دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوت و پێشکەوتوو بن هەمیشە ئەوها جوان و گەشاو بن هەمیشە ئەوها بەرنامەی پڕ ئەکتیڤ پێشکەش بکەن. بیسەرانی دەنجی کوردستان ئەمجارە بەرنامەی بەرەوباڵاییمان پێشکەشکردن دڵنیام ئەو چیرۆکانە ئەو سەرکەوتنانە سوودی لە بۆ هەمومان دەبێت. لە سڵاوی ستافی بەرنامە من جێگر محەممەد ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵتان بووم بە یارمەتی هەریەکە لە هاوکارانم سیدار شنگالی و بە هەست لەسەر ئامێرەکانی دەنگ ئمڕۆ لە خزمەتتاندا بووین خوداتان لەگەڵ.